لە بەدواداچوونێکی پەیامدا بۆ پرۆژەکانی قەزای شارەزور کە بەر لە قەیرانی دارایی بودجەی پێویستیان بۆ دابین کراوە دەردەکەوێت کە لە ئێستادا بە بیان و جیاجیا پرۆژەکان ڕاگیراون. هاوڵاتیانی قەزاکە ڕەدی دەکەنەوە هۆکاری وەستانی پرۆژەکان پەیوەندی بە قەیرانی داراییەوە هەبێ، لەوانەش پرۆژەیەکی نیشتەجێبوون کە تا ئێستا تەواو نەکراوە. پارەکانیان دراوە بەڵام زۆربەی کەرەستە و دەرگا و پەنجەرەکانیشیان شکێنراون. ئەم بینانە دەراسێمانە لە ڕاستی مەدەیەکی زۆرە کراوەتەوە و بێسەرپەرشتیە و هیچ خزمەتگوزارێکی نییە بۆ ئێمە نازانین داواکاری لە کێ بکەین. خەڵکێکی زۆر داخۆری قەرزا بۆ لە سەوی تا ئێستا ماوەتەوە نازانم هۆکار چی ئەم پرۆژەیە ئەوە دواکەوتووە. وەڵاهی دیارە کەم تەرخیمی تیا کراوە کە تەمخێنەکە ماخوون یە چەند ساڵەوە لێوە کراوەتەوە خەڵکی فەقیرهەرا چاوەڕێ ئەو پرۆژەن هیچ ئیسفادێکمان لێ نەکردووە. لەلایەکی دیکەوە پرۆژەی تێرمیناڵی شارەزوریش گەرچی ئەوەی لە 2016ەوە لەلایەن پارێزگاری پێشووی سلێمانیەوە لە کۆمپانیای جێبەجێکار وەرگیراوە، بەڵام تا ئێستا لەلایەن قایمقامی قەزاکەوە نەکراوەتەوە. ئێمە وەکو سایق تەکسی ئەم قەزایە هیچ پرۆژەیەکمان نییە، هیچ گەراجێکمان نییە، هیچ گەراجێکی دیانە سایق ئیسراحەتی دیا بکە. ئەوە تەرمیناڵێک کراوەتەوە بێن ئەو تەرمیناڵە بکەنەوە بۆ خەڵکی ئەم شارەوە با خەڵکی استراحەت کا و سایقی استراحەت کا و پرۆژەکە تاکو و ڕادەیەک لە ساخنەوەیشی تەواو بووە، بەس ئەوەی ماوە سایقەکان بێن نێرە ئەگەر بکرێتەوە چەندەها گەراجی تری لێ ئەکرێتەوە. ئێستا گەراجی دەربەنی خان هەنێک گەراجی تیانی ئەگەر بکرێتەوە بە تاکید ئەو گەراجانان دیاکەن لەبەر داهاتی خۆشیان بێت. پەیام هەوڵیدا قایمقامی قەزای شارەزور بۆ قسەکردن لەسەر کۆی ئەو پرۆژانە وەربگرێت، بەڵام بە پاساوی نەبوونی کات ئامادە نەبوو قسە بکات. پرۆژەیەکی دیکەی قەزاکە کە پەیوەندی بە بەشێک لە کاسبکارانی سلێمانیەوە هەیە مەیدانی ئاژەڵانە کە دەکەوێتە گوندی قەرەگۆل. پرۆژەکە لە 2008ەوە تەواو بووە و بەڵام تا ئێستا بەگەر نەخراوە. بە وتەی خاوەنی کۆمپانیای جێبەجێکاریش ملیۆنێک دۆلار تێچووی مەیدانەکە بووە. لای خۆیەوە بەڕێوبەری ناحیەی وارماوە ڕوونکردنەوەی لەسەر ئەو پرۆژەیەدا وتی گەرچی کۆمپانیاکە ئەرکی خۆی بەجێهێناوە بەڵام نازانێت هۆکاری پەخستنەکەی چییە. لە ساڵی 2007 دوای ئەوەی کە بڕیار درا کە کوشتارگەی سلێمانی کۆن بگوازرێتەوە بۆ سنووری ناحیەکەی ئێمە، دیارە ئەو وەختە بڕیار درا بە گواستنەوەی و لە ماوەیەکی کەمدا کوشتارگەکە دروست کرا، مایانەکە بە تەواوەتی دروست کراوە، کارە لۆجستیەکانی بە تەواوەتی تەواو بووە، هەروەها ڕێکاری یاساییەکانیشی بە تەواوەتی تەواو بووە. ئەمە زۆر پێش دەست بەکاربوونی من لێرە ئەم کارانە کراوە، بەڵام هۆکاری دواخستنەکەی بەڕاستی لێستادا هیچ پاساوێک نەماوە بۆ نەگوێزانەوەی مەیانی ئاژەڵداریەکە لە قەرەتوغانەوە بۆ سنووری ناحیەکەی ئێمە. ئەوەی لەم بە دوواداچوونە دانیشاندرا بەشێک لە پرۆژە خزمەتگوزاریە پەککەوتوەکانی قەزای شارەزورن، هەندێکان هۆکاری پەککەوتنەکەیان دیارە کە قەیرانی داراییە و هەندێکیشیان تا ئێستا هۆکاری پەخستنەکەیان نادیارە و بۆنی کێشە و ململانەی سیاسی لێ دەکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارەزور.